بەگشتی لە ساڵی 2018 79500 ئۆتۆمبیل داخلی هەرێمی کوردستان بووە بەواقعی 26000 ئۆتۆمبیل لە ئیبراهیم خەلیل و 53500 ئۆتۆمبیل لە حاجی عومەران لە کاتێکدا لە ساڵی 2017 تەنها 61700 ئۆتۆمبیل داخلی هەرێمی کوردستان بوو لەو دوو دەواازەیە. سەبارەت بە سەرپێچی کامیرەکانی چاودێریش ئەوەی کە تۆمار کراوە لە ساڵی 2018 150430 سەرپێچی تۆمار کراوە. لە کاتێکدا لە ساڵی 2017 151450 سەرپێچی تۆمار کرابوون. سەبارەت بە ڕووداوەکانی هاتوچۆ و قوربانیان لە ساڵی 2018 لە ناوشاری هەولێر و دەوروبەری لە جۆری ڕووداوەکانی پێکدادان و وەرگەڕان و شێلان بەداخەوە 1348 ڕوودا و تۆمار کراون و ئەوەی کە لە ئەنجامی ئەو ڕووداوە نەکەوتۆتەوە 262 حاڵەتی جانەدەستدان بۆ بەداخەوە و 1401 حاڵەتی زامداربوونیش هەبووە و لە کۆی گشتی ئەو ڕووداوانەش 233 ڕووداویان تەنها ماتۆرسکیل تێدا تەرەف بووە یاخود هۆکار بووە لە بۆ کەوتنەوەی ڕووداوەکەواتە کێشەی ماتۆرسکیل بەردەوامیە چونکە لە پارساڵیش کە 2017 بوو ئێمە 221 ڕوودا و تەنها بەهۆی ماتۆرسکیلەکان کەوت بووە و لە ساڵی 2017 کۆی گشتی ڕووداوەکان ئەوەی کەوتبەوە 1354 ڕوودا بوو و حاڵەتەکانی قوربانیش لە جانەدەستدان 219 کەس بوو واتە ژمارەی ڕووداوەکان وەکو ژمارە کەمی کردووە چەند ژمارەیەکە بڵێن دەتوانین بڵێن وابزانم کۆی گشتی ئەوەی کە کەوتۆتەوە 8 ڕوودا و کەمتر تۆمار کراوە لە 2018 بەڵام ئەگە بێت و بەراورد بکەین لەگەڵ 67000 ئۆتۆمبیلی تازشکەکە هاتۆتە سەر شەقام دەتوانین بڵێ ڕێژەی ڕووداوەکان وەکو ڕێژەیەکی بەرچاو کەمتر تۆمار کراوە.